وەزیر لە حکومەت دەرکرا، ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا بچێتە هەولێرەوە، دەرگای پەرلەمان داخرا، هەوڵی هەڵگرتنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتار دەدرێت، پەرلەمانتار حەسیر مەیدان دەکرێت. لە کاتێکدا پەرلەمان گەورەترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنی کارەکانی حکومەتی لە ئەستۆدایە. بۆچی حیزبی دەسەڵاتدار کاتێک مەلەفێکی گەندەڵی هەڵدەدەنەوە یاخود دەست بۆ گۆڕینی یاسایەک دەبرێت کە بە دڵی ئەوان نییە، دەست دەکەن بە هەڕەشە و تۆقاندن. ئێستاش وای لێ هاتووە کە پەرلەمان لە چوارچێوەی کاری پەرلەمانی خۆی کە لە بنەڕەتەوە بێڕۆڵ کراوە لە چاودێری، بێڕۆڵ کراوە لە تەقدیمکردنی پرۆژە یاسا، تەناوەکو ڕۆڵێکی ڕۆژنامەنووسی، ڕۆڵێکی چالاکوانی مەدەنی لێ چاودێری دەکا، ڕەخنە دەگرێ، بە دوواداچوون دەکا. ئەم بە دوواداچوونانە ئەمیش بخرێتە ژێر چاودێریەوە، ئەمیش بخرێتە ژێر مابرین ڕقابەوە و ئەو مافەشی پێنەدرێ. ئەوە دەگەێنێت کە پەرلەمان لە هەرێمی کوردستاندا بەرەو بێڕۆڵێکی تەواو دەڕوا و هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی تەواو ئیستیبدادی و دەسڵاتێکی دیکتاتۆری دەڕوا و مؤسساتی دەوڵەتداری لە پەرلەمانەوە دەست پێ دەکات. وڵاتێکە کە پەرلەمانی نەبێ بە تاکید مؤسساتەکانی تریش هیچ بایەخێکیان نییە. بە بڕوای چاودێرانی سیاسی ئەم فشارانەی دەسەڵاتداران بەکاری دەهێنن بۆ خۆ دزینەوەیە لە ئەرک و بەرپرسیارەتی و ئەنجام نەدانی چاکسازی، بێڕێزیکردنە بە دامەزراوە نیشتیمانی و دەستوریەکان. هەرێمی کوردستان دەستگا و مؤسساتی نیشتیمانی ئەو ڕۆڵی کە قەرارە بیبێنێ تایدا وەکو بڵێ بێڕۆڵ کراوە و ئەو ڕۆڵی کە قەرارە بیبینێت ڕۆڵیان پێنەداوە و ئەمەش لە بەرژەوەندی پارتە دەسەڵاتدارەکانە لە هەرێمی کوردستاندا، چونکە ئەسڵی مامەڵەی پارتە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستاندا مامەڵەیەکی حیزبیانەیە نەک مامەڵەیەکی مؤسساتی. بۆیە دەستگا و مؤسساتی شەرعی و قانونی لە هەرێمی کوردستاندا حتاوەکو ئێستا نەیتوانیوە کارە و کاریگەر بێت لەبەر هەیمەنەی حیزب، چونکە ئەوە لە بەرژەوەندی حیزبی دەسەڵاتدارایە خۆیان ببنە مەرجع لە کوردستاندا نەک دەستگا و مؤسساتی شەرعی لە هەرێمی کوردستاندا. ئەوەی پەرلەمان و ئەدای کاری پەرلەمانتاری ناشرین کردووە بوونی ئەو کارکتەرە خراپە سیاسیانە بووە کە بەردەوام دەستیان خستۆتە بینەقاقەی پەرلەمان و لێ ناگەڕێن پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەڵبستێت. پەرلەمانتارێکی پێشووتریش دەڵێت لە هەرێمی کوردستان پەرلەمان بووە بە کۆیلەی حکومەت. سۆران عومەر پشت بە پەرلەمان مەبەستە، پشت بە پەرلەمان مەبەستە. پەرلەمان کۆیلەی دەستی حکومەتە، بۆی قسەکانی جەنابی یعنی ئێستا کۆیلێ پەرلەمان. بەڵێ پەرلەمان کۆیلەی دەستی حکومەتە، حکومەت کۆیلەی دەستی حیزبە، حزبیش کۆیلەی دەستی چەند بنەماڵێ. باش. ئیتر لەبەرەوە ئەمە زۆر وازیحە. باش. لەبەرەوە چیان قەرارەدەن لە وڵاتە بنەماڵەکان قەرارەدەن لە وڵاتە. باش. لەبەرەوەی من بە تۆ ئەڵێم ئەم وڵاتە وڵاتی سیستم و نیزام و قانون نییە. خەڵکی کوردستان باش دەزانن کێن ئەوانەی لە پشت ناشرینکردنی ڕۆڵی پەرلەمانەوەن، ئەوەی ڕاستیەکان بڵێت و لاپەڕەی گەندەڵیەکان هەڵبداتەوە بەرامبەری دەوەستنەوە لە جێگەی ئەوە باشتر نییە بە خۆیان دابشنەوە و بیرێک لە میلەتە بێموچە و بێکار و سەرگەردانە بکەنەوە کە بەردەوام لەسەر شەقامن تا موچەیەکیان پێدەدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.